سڵاتان هەبێتەوە کاتتان باش دوو ڕۆژ ماوە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان و لە ئێستادا لیژنەکانی بەڕێبەراتی چاودێری و بازرگانی سۆران هەڵمەتەکانیان دەست پێ کردو کۆبوونەوەیەکیان کردووە سەبارەت بە ئەجێندای هەڵمەتەکان بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان. مەبەستمە گفتوگۆ لەگەڵ سەفا سەید خان دۆڵەمەری بەڕێبەری چاودێری بازرگانی سۆران بکەم. کاک سەفا سڵاوت لێبێتەوە کاتت باش بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان پلانتان چی دەبێت وەک بەڕێبەراتی چاودێری بازرگانی سۆران؟ بەناوی خدای گەورە میوان سەرتا بە خێراتنتان دەکەین. ئێمە وەکو بەڕێبەراتی چاودێری بازرگانی سۆران لەگەڵ لیژنەکانی قایمە قامێتەکان بەرنامەمان داڕشتووە لە مانگی ڕەمەزانی پیرۆز بە تایبەتی ئەو شوێنانەی کە خواستی زۆری هاوڵاتیانی لەسەری لە بەرهەمە خواردەمەنیەکان لە پاقلاوە و شرینی و شەربەت و وەهیتر ئەو موادانی کە داخل دەبێت لە ڕووی پاک و خاوینیەوە و لە ڕووی تاریخ و ناونیشانیەوە دەبی هەموو شوێنەکان دیاربی داخل چێن لە شوێنێک بەرهەم هاتووە و شوێنەکەی چۆنە. زۆرێک لە هاوڵاتیان لە مانگی پیرۆزی ڕەمەزان شرینەمەنی لە ماڵی خوان لە یاخود لە شوێنی خوان دروست دەکەن. لیژنەکانتان تا چەند بۆ ئەو شوێنانە دەگەڕێنەوە بەتایبەتی ئەو شوێنانەی کە بە شێوەیەکی خێرا و بە فرێش دەفرۆشێن لە مانگی پیرۆزی ڕەمەزان؟ شوێنی وەمان زۆر هەیە، مەسەن شوێنی گچکەمان هەیە کە بەرهەم دێنی بەرهەمێکی کەمە، ئەوانە هەندێک ڕێکارمان لە بۆ دانەوە کە لیژنەکان سەردانیان دەکەن مۆڵەتی تەندروستیان هەبیت و کاڵتی تەندروستیان هەبیت بۆ ئیشەکانیان بکەن و ئەگەر شوێنەکەشی گەورە بوو دەبی مۆڵەتی هەموو شوێنەکان دەربێنی شوێنەکانی پەیوەندیان پێوە هەیە. زیاتر لە ماوانی ڕابردوو بەڕێبەراتی چاودێری بازرگانی هەڵمەتەکانی لە هەفتانە و چەند ڕۆژێک دەکران. بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان ئێوە چۆن کارەکەن؟ هەڵمەتەکانتان لە کوێوە دەست پێکەن؟ لیژنە تایبەتمەندەکان لە تەواوی بازار بوونیان دەبێت بۆ گەڕانە پشکنی؟ بە تاکیدی لیژنەکانمان لەوانەیە هەر هەفتەی هەر هەفت ڕۆژەکان لە دەرێ بن بە ئێواران و شەوان دەرەچن، هەمی سنووری سۆران هەم سنووری دیانە. پێیانتان چێ بۆ هاوڵاتیان لە ئەگەری هەبوونی خواردنی ماوە بەسەرچوو یاخود خواردنی ناتەندروست لە بەتابەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزان چۆن لیژنەکانی بەڕێبەراتی چاودێری بازرگانی ئاگادار بکرێنەوە؟ ئەمە لێرە داوا لە هەموو هاوڵاتیان دەکەین، هەر شوێنە کە گومانیان لێ هەبوو لە ڕووی پاک و خاوینیەوە لە ڕووی ماوە بەسەرچوونی کەلوپەلەکانەوە لیژنەکانی چاودێری بازرگانی ئاگادار بکەن و بۆ ئەوەی سەردانی شوێنەکان بکەن و لێکۆڵینەوە لەو شوێنەش بکەن. دوو ژمارە مۆبایلیشمان بەراو کردوێتەوە و لە شوێنە گشتەکانشمان ڕقەمەکان داناوە. زۆرێک لە فرۆشگاکان مانگی پیرۆزی ڕەمەزان بە دەرفەت دەزانن بۆ قۆڕخکاری و بەرزکردنەوەی نرخ، بۆ ئەوە چی دەکەن؟ بە تاکید ئەو سەردانی ئەو شوێنانش دەکەین و ئەو شوێنانی کە نرخیان بەرزکردەوە گومانمان لێ هەبێ داوای پسوولەیان لێ دەکەین و بەراوردی دەکەین داخۆ چەند نرخەکەی گران کردووە. زۆر سپاس سەفا سەید خان دۆڵەمەری بەڕێبەری چاودێری بازرگانی سۆران. هەروەک میوانەکەم ئاماژە پێدا هەڵمەتەکانیان بە چڕی و بە فراوانی لە مانگی پیرۆزی ڕەمەزان دەبێت و بۆی هەیە لە هەفتەیەکدا بۆ ماوەی هەفت ڕۆژ لیژنەکانی چاودێری بازار بە وردی لە بازار بن و تەواوی ئەو شوێنانی کە پابند نابن بە بەڕێبەراتی چاودێری بازرگانی و بەو ڕێنمای ڕێکارانێک کە بوونی هەیە ئەوە ئەجراتی پێویستیان لەگەڵ دەکرێت.